تبع ڕۆکان دەنەهادا ڕەوش چاوایە و هەروەها بەرپرسێن ئەمنی لەسەر ڕەوشە دۆستخورمات و چ دبێژن. شوانسلااو لەبێ ئەمە ئێستا لە نێو بینای مەڵبەندی یەکێتی نیشتیمانی کوردستانی لە قەزای دۆستخورماتەوەی کە بەرپرسانی ئەم قەزای باسیەکەن لە ئێستادا بارودۆخەکە هێورە بەڵام هەندێک دەنگی تەقا بیست. پێشەوەی قسە بکەی ڕۆکان پێشەوەی قسە بکەی دەنگی تەقەم بیست. ڕاستە منش گوێم لە دەنگی ئەو تەقەیە بوو بەڵام لەبەری لە نێو بینای مەڵبەندی یەکێتی نیشتیمانی کوردستانم نەمزانی ئەو تەقەیە چییە. من ئێستا لە بەرپرسانی مەڵبەند دەپرسم کە ئەو تەقەیە چییە و ئەوان زانیاریمان بنێ وەکو بەرپرسانی مەڵبەندی یەکێتی نیشتیمانی کوردستانیش باسی لەکەن جار بە جار دەنگی تەقا بیسترێ لە بەشێک لە کۆڵانەکانی ئەم قەزایە و ئەو ماڵانەی کە لە نێو گەڕەکە تورکمانیەکانن لە ئێستادا بەنیازی ئەوەن هەڵبێن و بێنە ناوچە کوردیەکان چونکە وەکو ئەوان باسیەکەن ژیانیان لە مەترسیە و نانەوێت چیتر لەو شوێنانە ببێنەوە. من ئەمەوێ زانیاری لە حەسەن بارام جێگری بەرپرسی مەڵبەندی یەکێتی نیشتیمانی کوردستان لە قەزای دۆستخورمات وەرگرم. کاک حەسەن سڵاو لەبێت جەنابی تێرە لە ئێستادا بارودۆخی قەزای خورمات و چۆنە؟ بێگومان دوایەوەی لە چەند ڕۆژی ڕابردووە دۆخی خورمات و بە شێوەیەک شڵەژاو دووچاری کۆمەڵەیە گرفتی پێکدادان لە نێوان سەرەتا لە نێوان فەوجێکی هێزی پێشمەرگەی کوردستان و لە نێوان هەندێک بەناو فەسایلی حەشدی شعبیە بەداخەوە لەوێ چەند قوربانیەکە بوو دواتر ئەو گرژیە گوازرایەوە بۆ ناوشاری خورمات و بەڕاستی بارگای مەڵبەندی یەکێتی نیشتیمانی کوردستان کرایە ئامانج بۆ کاتژمێر و نیوێک لێرە شەڕ بوو لە نێوان پاسەوانانی و پێشمەرگەکانی ئێمە و هەواڵانی ئێمە و لەگەڵ ئەوان خۆشبەختانە زیان نەبوو دواتر ئەوان بەداخەوە پەلاماری نەخۆشخانەی گشتی شاری خورماتویاندا لەوێ دکتۆرێکی دێرینی شارەکە کە خزمەتێکی زۆری هەبوو بۆ هاوڵاتیان لەوێ شەید کرا ئاسایشمان لەوێ شەید کراوە کۆمەڵێک هاوڵاتیش جەناب بەڕاگرم لە ئێستادا وەکو باسەکرێت زیاتر لە 7 کەس لە فەرمانبەرانی ئەو نەخۆشخانەیە وەکو دی لای چەکدارانی حەشی شعبی ماونێتەوە چارەنووسیم دیرانە چی لە ئەوەن بڵێ بێگومان ئەوانەی نەخۆشخانەکان هەمویان وردە ئازاد بوون بەڵام ژمارەیەکی تری هاوڵاتی کورد وەکو بارمتە ئێستاکە لای گروپە شیعەکانی شاری خورماتون لەوێن ژمارەیان خۆی ئەدا لە نزگەی 40 کەس ئەوەی ئێمە بزانین چکە هەندێکی لە ڕێگای بەغداد لە سنووری ناحی ئاملی لەلایەن خاڵی پشکنینی شیعەکانەوە لێ دەستگیر کراون بەڵام وردە ناوی ئەوانشمان بۆ دێ تەسەورەکەی نزگەی 40 کەسێک بن بۆیە ئێستاکە لە گفتوگوین بۆ ئازادکردنیەوان. باشە کاک حەسەن ئەتوانین ئێستا بڵین بارودۆخی قەزای دۆستخورمات و ئارامە؟ بێگومان دوای 3 ڕۆژ لە چەندین جۆر پێکدادان و گرژی لە نێو شارە و بەداخەوە تا ئەندازەیە کە ئاشتی کۆمەڵایەتی لە شارەکە تێک چووە چووکە سەرەتاوان دەستیان کرد بە هەندێک دیاردەی نامرۆڤانە بەداخەوە نایاسایانە کە دوای ئەو شەڕ و گرژیانە ئەوان هەوڵیاندا سەروی 150 دوکانی کورد کە بە ملیارات دینار دەژمێردرێ هەمووی سوێنراوە و تاڵان کراوە و دواتر ئەمەش گوازرایەوە بۆ نێو گەڕەکان بۆیە ئاسان نییە بە یەک دوو کۆبوونەوە و بە دروستکردنی چەند لوژنەیەک دۆخەکە بە تەواوەتی کۆتایی پێبێ بەڵام هەوڵەکان بەردەوامن کۆبوونەوەکان بەردەوامن ئێستا تۆزێک خاوتر بۆتەوە بەڵام بێگومان لێرە و لێ وەکو گوێتان لێبوو دەنگی تەقاهات و هەندێک سەر ڕۆی ویسم بە پرسیار لۆ بکەم هەندێک جار گوێمە لە دەنگی تەقابێ ئەم تەقانە چین و چەند خولەکێک بەر لە ئێستا جەنابیش ئاگادارکردەوە کە هاوڵاتیەک لەلایەن چەند چەکدارێکەوە ڕفێنران ئەمانە بووە لە ڕاستیە ئێستاکە قەزای خورمات و لە سەربازگەیەکی سەربازیە چێت نەک لە شار لەبەرەوەی چەندین جۆر هێز ئێستا لە ناو شارایە بە تایبەتی ئەوانەی حەشدی شعبی کە هێزی نامونەزەمن و هێزن هەنێک جار بەرنامەیەکی جۆرێکە لە دوژمناناوە پەلاماری خەڵگەدەن و خەڵک ئەگرن بۆیە ئێستاکە لە پاشماوەی ئەو شەڕ و پێکدادانە هێزێکی هاوبەش دروست کراوە بۆ ئەوەی لە هەموو گەڕەکانە بسوڕێتەوە بارودۆخەکە هێور بێتەوە و ڕێگە بگیرێ لەوانەی هەندێک خەڵکی سەرڕۆ هەندێک خەڵک ڕەنگە نیازیەوە هەیە بێت دزی بکاوە خەڵکەیە وەکو دەسیسە هەوڵ بدا لێرە و لەوێ تەقە بکاوە کێشە بخڵقێنێ بەڵام هەوڵە دەین لە ڕێگای ئەو هێزانە و ئاسایشەوە و هێزی پێشمەرگە و کۆنتترۆلی و دۆخەشە بکەین. کاک حەسەن باز لەوە کرێت وەفدێک لە بەغداوە بەنیازن سەردانی قەزای دۆستخورمات بکەن ئەم وەفدە بڕێرەکەی بگەنە ئێرە و کاری ئەو وەفدە چێ بێت؟ بێگومان دوای ئەوەی ئەو دۆخە دروست بوو هەموو بەرپرسانی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی ناوەن لەم دۆخە ئاگادارکران و کە دۆخێکی مەترسیدارە بۆیە وا بڕیارە لە ئێستادا
وەفدێکی باڵای کە نوێنەرایەتی بەڕێز سەرۆکۆماری عێراقا و نوێنەرایەتی پەرلەمانە و نوێنەرایەتی هەندێک وزارە و دام و دەستگای حکوومەتی عێراقین بگەنە بارگای قایمقامێتی قەزای خورمات و بۆ ئەوەی لەگەڵ لایەنەکانە کۆبوونەوە بکرێ ئەوانیش تەکانێک بەم ئاشتیا و هێورکردنەوەی بارودۆخەکە بدەن ئامانج لە هاتنەکەیان ئەوەیە. باشە کەواتە هاوڵاتیان باز لەواکەن کە هێزێکی شیعی وەک باسەکرێ ئەسایبی ئەهل الحەقن ئەوان بەڕێوەن بەرەو قەزای دوودخورماتووە ئەوان بەنیازن ئەمنێتی قەزاکە بگرنە دەست ئەمە تا چەند ڕاستە و ئەگەر ڕاستە ئەو هێزە بێنە ناو قەزای دوودخورماتەوە پێتان وایە بارودۆخی قەزاکە چی لێ دێت؟ دیارە ئێمە هەم لە ڕێگای میدیاکانەوە و هەم لە ڕێگای زانیاری تایبەتی خۆمانەوە پێمان گەیشتوێنە هەندێک هێزیان هاتوون عسایب حەق هاتوون لە منطقەی ئامەلی ئەوانە جێگیر بوونە و گوتاری ئەو فەسیلە لە حەشدی شعبی گوتارێکی ناتەندروستە و گوتارێکە خۆی لە هەڕەشە و لە کۆمەڵێشتا ئەبینێ ئێمە خەڵکی شاری خۆمان دڵنیاکەینەوە و ئەوانیش با دڵنیابن مەیدانی شەڕی ئەوان با بچنە پارێزگای سەلاحەدین و مووسڵ ئازاد بکەن بچن ڕوومادە ئازاد بکەن نەک بێن لێرە خەڵکی خۆمان دڵنیاکەن و ئەوانش زۆر باش بزانن یەک کەسێکیان ناتوانن توخنی شاری خورماتوو بکەون و ناتوانن هێز بێنە ژوورەوە لە بەرەوەی هێزی پێشمەرگە لێرەیە و بە هەزاران گەنجی قارەمانی ئەم شارە لێرەیە بێگومان ڕێگە نادەین بەڵکو هەوڵی شەدەین وردە وردە ئەو هێزانەی کە هەن بە ناوی حەشدی شعبیەوە لە شار دەرچن چکە ئێرە شارە معسکەر نییە. شکاک حەسەن ئێمە کاتێک کە چوینە نێو بازاری قەزای دوودخورماتوو هاوڵاتیانی کورد داوای ئەوەیان نەکرد کە حەزبە کوردیەکان قایمقامێتی قەزاکە کار بکە بۆی قەزای دوودخورماتوو لە ڕووی ئیداریە بگەڕێتەوە سەر کەرکووک ئەمە تا چەند ئاسانە و جوابی ئەو بۆ هاوڵاتیان چییە؟ بێگومان ئێمە لە دوای پرۆسی ئازادیەوە خەباتی جەماوەریمان و خەباتی سیاسیمان و خەباتی ئیداری و ئەوانەمان هەموو هەوڵەکانمان بۆ ئەوە بووە چکە لە بنەڕەتە قەزای خورماتوو بەشێکە لە پارێزگای کەرکووک هەوڵەکانمان بەردەوامە بەڵام خۆتان نەزانن گەڕاندەوەی هەر یەکەیەکی ئیداری بۆ شوێنی پێشووی خۆی پێویستی بە بڕیاری یاسایی بۆ بڕیاری سیاسی هەیە ڕەنگە لە ئاستی توانای ئێمانە بێ وەکو ئێمە و لایەنە سیاسیەکان و ئیداری شار و جەماوەری خۆڕاگری خورمات و هەموو هەوڵێکمانداوا لە ڕابردووە بۆی بگەڕێتەوە بەڵام پێویستی بە بڕیاری سەروتر هەیە و ئەبێ هەنگاوەکان لە هەرێمی کوردستان و لە بەغاوە بن. سپاس بۆ حەسەن بارام جەگیری بەرپرسی مەڵبەندێکی نیشتیمانی کوردستان لە قەزای دوودخورماتوو نەگەڕێمەوە بۆ ستۆدیۆ بۆلات. بەڵێ ڕۆکانجاف نوچەکانێ خۆت شاندیە نارتی لە دوودخورماتوو سپاس بۆ زانیاریەن تە